روداو لکدره با و داره شندکه و داره خوشتکه دو روداو استرکا استانبوله بو روژا روداوه بو دسته دا دو خلاط زیرین دست دندجی خلاطه که برونز هبو لاستانبوله ده مراسمه که مزنده هر سه خلاط ستیوی جبو روداوه هاتنه پیشکش کرن ریوبر دیجیتال مدیا روداوه برواکیانی که سرپرشتی تیم کی مزنی پسپورن دیجیتال میدیا دکه و که ناوه خواه پر بخوا باور در کتا سر صحنه و خلاطه زیرین ورگرد هفکار من پیامنیر روداوه دلنیا رحمان و کامرمان و احمد عمر لسر بلغ فیلم سالک شر خلاطه زیرین ورگردن خلاطه برونز جی جبو برنامه هفبش یا روداوه و آژانس نتواین یکبوی جبو کاروبار نشتجیبونه ورگردن ریوبر پیواندی گشتی روداوه علی جاف او خلاط بر لبند روداوه و خلاط دنبن راوین سترک راپورتک آماده کریه تماشا بکن مراسم دابشکرنا خلاطین ستیویه لباجار استانبولی تیما روداوی لوی دریه لنتنی جبو ورگرتنا خلاطه که بلکو سه خلاطان بخاراتینن ریوبر دیجیتال مدیا یا روداوی برواکیانی خلاطا زیرین وک ریوبر کی سرکفتی در ریوبرنا مدیا یا جواکی دا ورگرد ئێوارەی هەموو لایەکتان باش ئەمڕۆ کە لێرە وەستاوم هەست بە شانازی و سوپاسگوزاریەکی گەورە دەکەم ئەم خەڵاتی زێڕینی ستیڤە تەنیا گەواهیدەری کارەکەم نییە بەڵکو ڕنگدانەوەی هیممەت داهێنان و کارکردنی ماندوونە ناسانەی تیمە گەورەکەمانە لە تۆڕی میدیای ڕووداو ئێمە پێکەوە مەودای دەستکەوتەکانمان لە بواری دیجیتالدا فراوان کردووە هەروەها جێگەی دڵخۆشیە خۆم بە نمونەیەکی گەنجی کورد دەبینم کە شوێنپەنجەی خۆیان جێدەهێڵن و لەسەر ئاستی جیهان سەرکردایەتی بوارە جیاجیاکان دەکەن ئەمە بۆ تۆمارکردنی ڕیکۆردی نوێیە لە دیجیتال میدیادا پیامیر دلنیا رحمان و کامرامان احمد عمر خلاطا دویم ورگرتن او جی لبرانبر برهمانینا بلگه فیلم سالک شر که لسال 2023 آن درباره شر اوکراینای دا هاتبو برهمانین وەکو ڕۆژنامەوانێکی کورد بە وەرگرتنی خەڵاتی ئیستیڤی شەرەفمەندم ئەوەی کە بووە هۆی وەرگرتنی ئەم خەڵاتە گەیاندنی دەنگی خەڵکی جیاجیا بوو من و ڕوودا و لەسەر ڕێچکەی هاوکاری کۆچکردومان شیفاگەردی بەردەوام دەبین کە ژیانی خۆی لە ڕووماڵی شەڕێکی نێو عێراق بەخت کرد ئەم شەرەفە پێشکەشی ڕۆژنامەوانی بوێر شیفاگەردی و هەموو ئەو ڕۆژنامەوانانە دەکرێت کە قوربانیان داوە هروها پروگرام که هفبش روداوی و آژانسا نتوین یک بوی یا کاروبار نیشتجیه بویان کاری خلاطا برونز بستینه ئەوەی جێگەی دڵخۆشیە لێرە ئێمە ڕاهێنانەکەی ڕوودا و هێشتا کۆتایی پێ ناتووە تەنیا هەشت خولمان کردو و توانیمان ئەم خەڵاتە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ببینەوە ئەمە بەرپرسیارەتیەکی گەورەیە پروگرام تایبەتە لەسەر پێگەهاندنا ژنên ڕۆژنامەوان لە هەرێما کوردستان و عێراقê ku ji sala borîva dest pê kiriye û heta kanûna îsal jî berdewam dike. I couldn't be prouder to be here with our partners from Rudao. We hope that Ez gelek şanazım ki li gel hevbeşên me yên Rûdawê li wê derê ne. Em hevdarin ev xelat destpeke hevbeşên me ku aramiyê bo jinan û keçên reqibîne. for their partnership, especially our beautiful colleagues here tonight. 12,000 saziyên mezin ên navdewletî yên ji heftê welatan berbijêr bûn û hevrekî li ser xelatan dikirin. Sala 2023 jî Rûdaw cara yekem karî wek baştirîn medyaya bi qebereya navendî ya salê li ser asta cîhanê xelata Stîviyê bi dest bîne.
اوانا هر سه خلاتن کو روداوی ورگرتنه حتی نه لسر آستا جیهانی دو تلویزیون دن او خلات ورگرتنه یک CNN یک جی الجزیره پشتیوان روداو لایقی وان خلاتان هاتیه دیتن و او خلات جی و یکی پشت راست دکن که روداو یکمی برکبره رانستک روداو استانبول